ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ پارێزگای هەڵەبجە یەکێتی ناوەندی بالای عێراق توانی بۆ یەکەمین جار پاڵەوانێتی پاڵاوتنی یانەکانی عێراق بۆ کچان هێنایە پارێزگای هەڵەبجە. ئامانج لەکردنەوەی پاڵەوانتیە لە پارێزگای هەڵەبجە بەڕێ پێشبردننی بواری وەرزشە بە تایبەتی خانمان لەم پارێزگایە. ئەم پاڵەوانێتیە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامە بێت. ئەمڕۆ مەراسیمی دەست پێکات. ئێمە ژۆک و نوێنەرایەتی لیژنەی ئۆڵۆمپی وەکو پارێزگای هەڵەبجە سەرجەم ئامادەکاریەکان سوپاس بۆخوا بە جوانی بەڕێوە چوە تا ئێستا. هیوادارین بتوانین تا کۆتایی پاڵەوانێتیەکە بە جوانی و بەبێ کێشە بەڕێوە بچێت. لێرەوە دەمەوێت سوپاسی ئەمە و کەسانە بکەین کە هاوکارمان بوون لە بەڕێوە پێشبردننی ئەم خولە و هێنانی ئەم پاڵەوانێتیە بۆ پارێزگای هەڵەبجە. هیوادارین بتوانین لە داهاتووە سەرجەم پاڵەوانیەکانی کێش بێنینە پارێزگای هەڵەبجە. ئەم پاڵەوانێتیش بە بەشداری دەیانە بەڕێوە ئەچێ. قۆناغی یەکەم قۆناغی پاڵاوتنە، قۆناغی دووەم ئەچێتە پارێزگای هەولێر، لەوێ کۆتایی بە پاڵەوانێتی ئەم ساڵی خولی بالای یانەکانی عێراق بەڕێوە ئەچێت. یاریزانی ینی هەڵەبجە خۆم زۆر بەخۆشحاڵەزانم کە بۆ یەکەم جارە یاری نادیەکانی عێراق هاتوێتە هەڵەبجۆم خولە بەڕێوە چێ. ئێمەش وەکو کچانی هەڵەبجە کە ماوەی چەند ساڵێکی زۆرە کە نەماوە یاری ینی کچان نەمابوو هەڵەشابووی بوونی چەند هۆکارێک وەرجاری و تیپەکان هەڵەوەشایە بەس ئێستا توانیمان لە ماوەیەکی کورتە تیپێکی باش پێک بێنین ئینشەڵڵا نەتیجەیەکی باشمانەوێ. ئێمە وەک نادی ئەکات بەشداریمان لەم بتوڵەیە کردووە کە ئێمە 2 ساڵ لەسەر یەک نازناوی پلەی یەکەمیمان لەسەر ئاستی عێراق بەدەست هێناوە و هەروە بەشداری بتوڵەی دەرەوەشمان کردووە و ئینشاءڵڵا ئیمساڵیش ئەو نازناوە پارێزگاری لێ ئەەکەین و جارێکی کە نازناوەکە بەدەست ئەهێنینەوە و لە مەشق ڕاهێنانمان بەردەوامین. ئینجا ئینشاءڵڵا هیلاکیمان بە زیان ناڕات و ئاستێکی باش پێشکەش ئەەکەین.